بەیاننامەی ئەنجومەنی مامۆستایانی ناڕاستی، مامۆستایانی سەربەرز، دایک و باوک و کەس و کاری قوتابیانی خۆشەویست، خەمخۆران و دڵسۆزانی پەروەردە، وەک لای هەمومان ئاشکرایە زیاتر لە 3 ساڵە مامۆستایان و فەرمانبەران و هەموو چین و توێژەکان لە خەباتێکی مەدەنی و بەرفراواندا بۆ گێڕانەوەی شایستە داراییەکانیان، بەڵام بەداخەوە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا وەڵامی داواکاریە ڕەواکانی مامۆستایانیان نەداوەتەوە. لە ئێستایشدا زیاتر لە مانگێک بەسەر وەرزی دووەمی خوێندندا تێپەڕ بووە و دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە بەڕووی قوتابیەکاندا. بە پێویستی دەزانین چەند ڕاستیەک بخەینە ڕوو. یەکەم، لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگار و ئەنجومەنی پارێزگا کەم تەرخەم بوون لە ئازداوەڕەوەکانی مامۆستایان. بۆیە پێویستە هەوڵی جددی بدەن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایان و تا دەرگای قوتابخانە بکرێتەوە و سیستەمی خوێندن بەرە هەڵدێر نەڕوا. جارێکی تر داوا لە حکوومەتی عێراق دەکەین بە زووترین کات موچەی مامۆستایان و فەرمانبەران بنێرێت بۆ ئەوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هاوڵەبجە و دەوروبەری نەفەوتێت.